هەموو خاڵەکانی ئەو پشکنینی ئەو کۆمپانیایش تەنها بۆ ئەوەیە بۆی جانی ئەو خاڵاتیە یان ئەم سەرنشینەیە کە لەناو ئەو ئۆتۆمبیلەیە سەلامەت بی کاتێک لێ دەخڕێت. لەگەر گەرمی پاتری یان لە سارد و گەرمی پاتری لێک دەداتەوە تووشی سووتانی ئەو ئۆتۆمبیلە دەبێت. سەی 25 ڕووداوەکان لە سیارەکەوەیە. ئەو هەزە زۆر پێویستە بۆ سەلامەتی هاوڵاتیان. داواکارم لە هەموو کەسێک ئەو پشکنینە بکە. بەرنامەی ترافیک ئەمجارە باز لە هەوڵەکانی کەمکردنەوەی ڕووداوی هاتوچۆ دەکات لەلایەن وەزارەتی ناوخۆ لە ڕێگەی بەڕێوەبەرایەتەکانی پۆلیسی هاتوچۆوە. لەم بەرنامەیەش باز لە یەکێک لە هەنگاوەکان دەکەین کە ڕۆڵێکی سەرەکی هەیە لە مەرجی تونند و تۆڵی ئۆتۆمبیل و سەلامەتی شۆفێر و سەرنشینەکان. ترافیک لەم بەرنامەیە تیشک دەخاتە سەرە و هەوڵەی کە بریتیە لە تەکنەلۆژیایەکی پێشکەوتوو بۆ پشکنینی ئۆتۆمبیل لە هەرێمی کوردستان بە تایبەت لە شاری ئەولێر. دەمانەوێت کاریگەری ئەو سیستمە تازەیە بۆ پشکنین بخەینە ڕوو لەسەر کەمکردنەوەی ڕووداوەکان و پاراستنی سەلامەتی شۆفێر و پیادەڕە و هەنگاوی یەکەم لێرەوە دەست پێکاتن. پێش ئەوەی ئەو هاوڵاتیەیە بێتن پێویستە مەنەفێستی ئۆتۆمبیلەکەی لابی لەگەڵ کتاب نووسراوی گومرجی ئەو شوێنەی کە لێ داخل بووە اینجا باشماخە یان عاجی ئۆمەرانە یان ئیبراهیم خەلیلە لەگەر عەقدی شەریکە لازمە هەر هاوڵاتیەک بیەوێتن ئۆتۆمبیلێکی ژمارەکاتی تەزیل بکاتن پێویستە ئەم سێ بەڵگەیە لابیت. لە جیهانی ئەمڕۆماندا سەلامەتی هاتوچۆی هاوڵاتیان و دڵنیابوونیان لە هۆیەکانی گواستنەوە بۆتە بەشێک لە پێداویستی هەرە گرنگەکانی ئەم سەردەما کە بە سەردەمی زانست و تەکنەلۆژیا و سوود وەرگرتن لە ئامێرە نوێیەکانی داهێنرا و بۆ پێشکەشکردنی خزمەتگوزاری و تێرکردنی خواست و پێداویستەکانی کۆمەلگا بە تاک و کۆدا دەنرێت. سەبارەت بە پشکنینی هاتوچۆ زۆر زەرورە بۆ ئێمە چونکە بۆ ئەوەی دڵنیا بین لەو ئۆتۆمبیلەیە دەستکاری نەکراوە یاخۆ ئەوە تا چکە جاروێ ینی هەندێک عالەتمانەیە احتیمالی ڕقەمی شانسی سیارەیەکی ترە هاشتبیانە سەر ئەم سیارەیە. بۆیە مەسلەی پشکنینی هاتوچۆ بۆ ئێمە زۆر گرینگە و زۆر تاکیدیشی لێ دەکەینەوە. مەسلەی پشکنینی کۆمپانیای PVIش من لێرەوە دڵنیایی 100% ئەداما هاوڵاتیان هیچ شتێک نییە لە مەسلەی پشکنینەوە تەنها بۆ سەلامەتی گیانی ئەو هاوڵاتیەیە. هەموو خاڵەکانی ئەو پشکنینی ئەو کۆمپانیایش تەنها بۆ ئەوەیە بۆ ئەوی گیانی ئەو خاڵاتیە یان ئەم سەرنشینەیە کە لەناو ئەو ئۆتۆمبیلەیە سەلامەت بی کاتێک لێ دەخڕێت. سەرەتا لەلایەن پۆلیسی هاتوچۆ پشکنین بۆ لاشەیەوە ئۆتۆمبیلە دەکرێت بۆ دڵنیابوون لە مۆدێل و ڕاست و دروستی زانیاریەکان. ئەمە یەکێکە لە ئۆتۆمبیلانەیە کە ژمارە کاتویە دێت ئێرە بۆ پشکنین ڕقەمی شانسەکەی لێەوەیە هیچ کێشەیەکی نییە ڕقەمی شانسەکەی پلێتی کابینەیەکەشی لە ناو دەرگایە لێرەشە و ئەمەش ئەم ئۆتۆمبیلە هیچ کێشەیەکی نییە. ئۆتۆمبیلەکان ڕۆڵێکی باڵایەن هەبووە لە نزیککردنەوەی ماوە و کەمکردنەوەی کات و ماندووبوون و ئاسانکاری و پەیوەندیکردن و گواستنەوە و گەیاندن. ئەگەرچی ئەو لایەنە باشانەیان هەیە بەڵام لەلایەکی تر گرفت و خراپی زۆری لێ دروست بووە چونکە ڕووداوی هاتوچۆ زیادی کردووە. بەو هۆیەش گیانێکی زۆری بردووە و ژمارەی کەمەندامانی زیاد کردووە و هاوکات بۆتە هۆی بەفیڕۆچوونی پارە و کات و جەنجاڵی و پیسبوونی ژینگە. ئەو هەموو خراپیە بووە پاڵنەرێک لایەنی پەیوەندیدار توێژینەوەی
ئەو بارودۆخە خراپە و ئەو جەنگە نەبڕاوی سەرشەقام بکات تاوەکو چارەسەرێک بۆ و گرفتە بدۆزنەوە و سنوورێک بۆ لایەنە خراپیەکانی دابنێن و بەلایەنی کەم چارەسەری بکەن و شوێنەواری کەم بکەنەوە. بۆیە هاتنی ئەو تەکنەلۆژیا تازەیە و دروستبوونی کۆمپانیاکانی پشکنین وەک یەکێک لە چارەسەریەکان بۆ سەلامەتی هاتوچۆ و ژینگە و کەمکردنەوەی قەبارەی ڕووداوەکان خرایە ڕوو و دەست بەکار بوون. ئێرە یەکێکە لەو شوێنانەی کە پشکنینی ساڵانە و بەردەوامی ئۆتۆمبیلی تازە تۆمارکراوی تێدا ئەنجام دەدرێت. لەو شوێنە نزیکەی 81 جۆر پشکنین ئەنجام دەدرێت بۆ دڵنیابوون لە سەلامەتی و مەرجی تونند و تۆڵی ئۆتۆمبیل. لەو خاڵانەی کە پێویستە پشکنینی بۆ بکرێ یەکەمیان ئەگەر هاتوو سەنەوەکەی ئەکسپایر بوو بۆ نوێکردنەوەی سەنەوەکەی یاخود بەناوکردن تەحویلی ملکیەی پێ دەڵێن سەنەوی تەحویل دەکرێت بە ناوی یەکی تر یانش ژمارە کاتیەکان کە جارێت تابلۆی تۆماریان بۆ نەبەستراوە. ئەو شتانێک کە لەگەڵ خۆی دێنی ئەگەر فۆرمی پشکنینی هاتوچووی لەگەڵ بێ ئەگەر سەنەوەی ئەکسپایر نەبوو دەبێت سەنەوەکەی تەواو بێ بەسەر نەچوو بێ و ئەو شتانێکە لەگەڵیتی وەکو ئامێری ئاگرکوژێنەوە وەکو فسفۆر کەلوپەلی تر. ئەو پشکنیانێکە ئێمە بۆی دەکەین 81 خاڵە 81 پشکنینی بۆ دەکەین. دوای پشکنینی هاتوچۆ ئەو ئۆتۆمبیلە ڕوو دەکاتە هۆڵی پشکنینی میکانیکی ئۆتۆمبیلەکان کە لەلایەن کەسانی شارەزای تەکنیکی بە ئامێری پێشکەوتوو هەموو ئەو پشکنینانە ئەنجام دەدرێن کە بۆ سەلامەتی شۆفێر و شەقام زۆر گرنگن. تارق زیاد کە ماوەی چەند ساڵێکە وەک تەکنیکارێک لەم بنکانەی پشکنین کار دەکات ئەو پشکنینانە دەخاتە ڕوو لەگەڵ گرنگجی و مەترسی لە ئەگەری سەلامەتی یان نەبوونی تونند و تۆڵی. ئەوە فلسەی جامیە ماسیحەکان فەحز دەکا دەبێت قۆڵەکان و لاستیکەکەی تەواو بێ و ماتۆری پرژاندنی ئاویش هەر تەواو بێ. ئەگەر هاتو قۆڵی تەواو نەبوو یان لاستیکەکەی تەواو نەبوو یان ماتۆرەکەی تەواو نەبوو ئەوە دەرناسێت یەک لە خاڵە سوورەکانە. پشتبێنی سەلامەتی ئەوەیە بە چەند ڕێگایەک فەحز دەکرێت. یەکەمیان لە کاتی ڕاکێشان دەبی قفل بکا بەو شێوەیەی. ئەگەر هاتو قفلی نەکا بێتە دەرەوە ئەوە بە شکست حسابە. دەبێ بەکەرەکەی تەواو بێتن سیلاک نەبێتن و جام نەبێتن و لە هەمان کاتدا کە دەستت بەردەدەی بگەڕێتەوە شوێنی ئاسایی خۆی. حالەتە چی دیمان هەیە دەبی ئەو کلیلە دەچیتە ناو ئەو قفلە ئەو کلیلە دەچیتە ناو ئەو قفلە دەبی قفلیش تەواو بێ. ئەگەر تەواو نەبێ لێرە قفل نەکە یان لێرە قفل نەکە ئەوە بە دەرنەچوو حسابە. زۆر جار بینیمان کابرا لە جام دەرچووە پشتبێنی سەلامەتی چی لێ دەکا ئەو کابرای دەگەڕێنەوە پاش تاکو لە جام دەرنەچێ یانیش پیشبێنەکە خۆی تێک چووە ئەسڵەن سنگەکەی بەستێرین دەکەوی یاخود لە بازار سوکانی پێ دەڵێن سنگەکەی دەشێنی ئەوە بە هەمان شێوە. فەحسی دیمان هەیە گرنگی کە گرنگی تایبەتی خۆی هەیە. یەک لەوانە فەحسی ڤۆڵتێکەین فەحسی ڕۆیتێکەین فەحسی لوقمەی سوکانەکەین فەحسی ئستاپەکان دەکەین پێشەوە و دواوە. ئەگەر هاتوو دەبینین لێچوونی هەبی سۆندەکانی تەواو نەبێ ئەوە دەرناچێ. فەحسی دیمان هەیە لێچوونی دزەی بەنزین هۆیەکانی یەک لە هۆیەکانی دەڵێم گرگرتنی ئۆتۆمبیل کە گوتم لێچوونی بەنزینی هەبی. لێچوونی بەنزین لە چێوا دەبی لە تانچەیەوە بێ. ئەو تانچە احتیمالی هەیە تەقیوە یانیش سۆندەکانی بە جوانی نەبەسترەوەوە یاخود ئەو سۆندانی یان ئەو بۆڕیانە بۆ گواستنەوەی بەنزین تاگو دەگاتە نۆزلەکان ئەوە سستە بە تەواوی نەبەستراوە ئەوە لێچوونی دەبی یانیش لە کاتی چاکردنەوەی قەپاغی تانچی کە ئەو فیورپەمەی لە ناو تانچێ بە جوانی نەبەستراوە ئەوە دەبیتەوە هۆی لێچوونی بەنزین ئەوە لێچوونی هەیە. پشکنینی نەرمادەی دەرگەکان دەکاتن ئەو نەرمادەیە چییە؟ لە کاتێ ئەگەر هاتو بۆشایی تێدابی ئەوە تووشی تەقەتەق و شتیوا دەبی تووشی شکست دەبیتن ئەوە لەو حالەتەی دەبێ شوفێر چاچی کاتن لەبەر ئەوەی زەرەرێکی و زیانێکی زۆری هەیە لە بۆ ئۆتۆمبیلەکەی. داپۆشەری بزوێنەر ئەو داپۆشەرە زۆر گرینگە لەبەر ئەوەی زۆربەی ئۆتۆمبیلەکان قەپاغی ژێرەوەی نییە
ئەوە لەو حالەتەی دەبی داپۆشەر و قەپاکەی تەواو بێتن لە کاتێ بکرێتەوە و دابخرێتن ئەوە زۆر زۆر گرنگە. پشکنینی دیمان هەیە پاشی ئەو کاربەندە بەڕێزە پشکنینی تایە دەکات تایە یەدەک سپێر دەبی تێدا بێت ئەو تایە زۆر زۆر گرنگە لە کاتی پێویست چ لە ناو شاربی چ لە دەرەوەی شاربی لە هەر شوێنێک بێ ئەوە دەبێت تێدا بێت ئەوە زۆر زۆر گرنگە بۆ شفێرە بەڕێزەکە. ئەلێرەدا تەماشای چمان کرد تەماشای گلۆبەکانی تابلۆمان کرد. گلۆبی ڕقەمی دەبێ ئیش بکاتن یەک لە خاڵە سوورەکانە ئەگەر هاتوو ئیش نەکات ئەو تابلۆیە بە تەواوی دیار نابێتن ئەوە بە شکست حسابە دەرناچی. ئەو ئاوێنە تایبەتمەندی خۆی هەیە نابی تەقیبی دەرەزی هەبیتن زۆر جاران هەیە جۆرێکە کاروبایاتی نییە ئەوی بە کاروبایەتی نییە ئەوە ئاساییە سابت بێت چەسپاو بێ هەشە کاروبایەتکەی ئیش دەکات تاوەکو ڕاست و چەپی پێ بکەین نابی قاعیدەکانی شکاوی هیچ ئەو ئاوێنەی نابی هیچ کێشەی هەبێت. چەند هەنگاوێکمان هەیە بۆ پشکنینی ژێرەوەی ئۆتۆمبیل یەک لەوانە پێشەشی سەیری ئەم تایە دەکەین ئەو تایەیە ئەگەر لێ خورانی هەبێ یاخود درزی هەبێ بە تەواوی دەیسوڕێنی دەرزی هەبێ یاخود خورانی هەبێ یان تەقیبی ئەوە دەرناچی لە خاڵە سوورەکان حسابە. ئەوە پشکنینی ئاستی ڕوونە. پشکنینی ئاستی ڕوون چییە؟ بزانین ئەو ئۆتۆمبیلە ڕوونی تێدایە یان نا. زۆر جاران شوفێر دێ بەخۆی نازانێ بزوێنەرەکەی ڕوونی کەمی تێدایە ئەگەر هاتۆمە پشکنینی بۆ نەکەین ئەوە احتیمالی هەیە بە دەیان ڕۆژ 10 ڕۆژ 15 ڕۆژ 20 ڕۆژ بەڵکو زیاتر ئەو کابرایە پشکنینی بۆ ناکاتن ئەگەر ڕوونی تێدا نەبێتن ئەوە زەرر و زیانێکی زۆری هەیە. پشکنینی چەسپاندنی یان بەستانی پاتری و تۆڕی کارەبای یعنی کێبڵەکانی ئەگەر هاتوو ئەو پاتریە نەبەسترابێ لە شوێنی خۆی لە قاعیدەی خۆی ئەوە زەرێکی و زیانێکی زۆری هەیە. یەک لەوانە لە کاتی تاسەی زۆر جاران ئەو تەغریفەی نییە تەنها پلێتە ئەو پلێتە لە مادەی بە خۆتان دەزانین مادەی کانزاییە لەگەر گەرمی پاتری یان لە سارد و گەرمی پاتری لێک دەداتەوە تووشی سووتانی ئەو ئۆتۆمبیلە دەبێ خوانەخواستە و کارەساتیش پەیدا دەبێ یانیش ئەو پاتریا دەتەقەیە. حالەتە چی دیمان هەیە تەماشای کێبڵەکان و تۆڕی پاتری دەکەین زۆر جاران شلە بەخۆی نابی لە سیستەمی ئەلکترۆنی بە خۆمان دەزانین ئەو کەلوپەلانە با ئەلکترۆنیاتیش دەکا ئەگەر هاتوو ئەو سەرەی جەمسەرەکانی یەک لە جەمسەرەکانی لێبیتەوە ئەوە دەبیتەوە هۆی سووتانی ECU یعنی عقلی ئۆتۆمبیلەکەی کە لە بازار پێدەڵێن دەبێ ئەوە چەسپا بێ و لە هەمان شێوە لێرە لای سوورەکەی خاستەن چی هەبێ داپۆشەرێکی هەبێ تاوەکو عازل بێ. ئەوە خەلەلە چیدی شانەی تێدایە لە کاتی تاسەی با بڵێن ئەوە تەغریفی تێدایە ناسووتێ بەڵام ئەوە شانەی تێدایە لە کاتی تاسە و شتیوە شانەکان چی لێدێت دەپچڕێ شانەی ساردوگەرمی تێدایە کە ڕای دەتەوێت سەروی لێدەی ئەوە کار ناکاتن هۆیەکە چییە ئەو پاتریە بە جوانی نەبەستراوە. پشکنینی دیمان هەیە پشکنینی لێچوونی دەبەی برێکەکە ئەوە دەبۆی سەرچیە ئەمە چی هەیە عەمبارە چی هەیە یاخود دەبەی پێ دەڵێن ئەو عەمبارە دەبی قەپاقەکەی تەواو بیتن لێچوونی نەبی بە جوانی کەم و کوڕی تێدا نەبی لە شوێنی خۆی بەسترابێت. ئەمە بە دوو هەنگاو ڤۆڵتی فەحز دەکەین. هەنگاوی یەکەم بە تالیبەر کە فەحزمان کرد هەنگاوی دووەم بە تایە فەحز دەکەین کە دەچینە دەرەوە.
سەیری دەکەین نابێ ئەو بڕویانە شل بێ زۆر جاران شوفێری بەڕێز دێتە لامان خۆی نازانی هەستی پێناکە ئەو بڕویانەی ئێرە شلە ئەوە لەو کاتێککە شل بوو ئەوە دەرناچێ ئەوە بە دەردەچوو حیسابە دەبی توندیکە پابندە ئەوەی چاکاتن ئەوە فەحسی بۆڵ دەکاتن بەدەست ئەو کاتێک بە تالیبەر بوو ئێستا بەدەست دەیکە و لە حەمان کاتشدا فەحسی بۆربەرینەکانی پێشەوە دەکا بۆربەرینی پێشەوە. ئەو ئۆتۆمبیلانە ساڵانە پشکنینیان بۆ دەکرێت لە بنکەکانی پشکنینی تەکنیکی خولی بۆ ئەوەی دەستەبەری سەلامەتی خۆت و کەسانی دەوروبەرت بێت. ئەو پشکنینەش بۆ ڕێگریکردنە لە ڕووداوی هاتوچۆ واتە خۆپارێزیە پێش چارەسەری. ئێستا پشکنینی بوش تەبلەکان و بوش فلەمبەر بوش تەبلە بوش فلەمبەر چیە؟ ڕەبەرێکی لاستیکیە توانای هەڵکشان و بۆ پێشەوە بۆ دواوەی هەیە ئەگەر هاتو ئەوە بتەقی زیانێکی زۆری دەگەنتە ئۆتۆمبیل دەبێ لە کاتی ڕۆیشتنی ئۆتۆمبیل یان لۆکشانەوە بۆ دواوە زۆر جاران دەنگێک دەردەینێ ئەوە نەتیجەی چیان نەتیجەی وەیە ئەو بوشە لاستیکانە شکاوە خوراوە. بۆڕی دووکەڵمان هەیە یاخۆ ساڵنسەی پێ دەڵێن ئەگەر هاتو ئەوە ڕزی بوو یانیش ژەنگاوی بوو یانیش خۆرچی لێدا بوو نەفەسی دووکەڵی پیسی خنکێنەر لێرە دێتە دەرێ زۆر جاران ئەگەر لاستێکی دەرگەکان کە وەکو پێشتر ئاماژەم پێدا ئەگەر تەواو نەبێ ئەوە یەکسەر دەچیتە ژوورەوە تەسیر لە کوێ دەکات تەسیر لە شفێر و لەو کەسانی کە لەڵێتی تووشی سەریێشە و بورانەوە دەمنە هەندێک حالێتێک هەیە. ئێستا سەیریکان ئامێرەکمان هەیە ئەو ئامێرە سایت سلیمی پێ دەڵێن ئەگەر ئۆتۆمبیل خواری هەبی ئەوە پیشان دەدا ئەو ئامێرێکی پێشکەوتووە ئەگەر هاتوو ئەو دەبڵا هەر خەلەلک و شکستێکی تێدابی ئەوە نیشان دەداتن پێمان دەڵێ ئەوە تەواوە یاخود تەواو نییە. ئستاپی پێشەوە سەیریکەم بزانم بە حیسابی کیلۆ نیوتنە بە حیسابی کیلۆ نیوتن دەکاتن سەیری ئەو گەچەی بکەن زەحمە نەبی فەرمو ئەوە 3000 لە بۆ 4000 تقریبان کیلۆ نیوتن ئەوە هەستا ئەوە ئستاپی پێشەوەی زۆر باشە هیچ خەلەلێکی تێدانە ئستاپەکی پێرفێکتی هەیە. ئەوە پشکنینی برێکی پێشەوەیە زۆر چاکە ئستاپەکی پێرفێکتی هەیە. پشکنینی دەبڵەکان دەکا ئی دواوە لای ڕاست و لای چەپ پێمان دەڵێت ئەوە شێوەکەی کووەکوونیە ئایا شیاوە بۆ کارکردنیان نا یان شکستە چێ هەبێتن ئەو ئامێرە پیشانمەدا یەک لە ئامێرە پێشکەوتوەکانە. ئێستا هاوسەنجی ئەو لایتەی زۆر باشە بیکە کاکات نزم و بەرزی لە بۆ بکا لەوێ لەگەر خەتەکەی لەگە هێڵە ناوەڕاستەکەی زۆر بە جوانی دەخینتەوە. بەڵام ئەگەر هاتوو ئەو ئۆتۆمبیلانێک کە سەردانی کۆمپانیای PVI دەکەن ئەگەر پێشەوەیان لێدرابی شکستی هەبی ئەوە لەو حالەتەی ئەو کێرفەی بە تەواوی ناخینتەوە بەرزە نزمەکەی ناخینتەوە لەبەر ئەوەی قاعیدەکانی تێکچوە هاوسەنجی نادات. ئەم ئامێرە ئامێری پشکنینی دووکەڵە بە خۆمان دەزانین لە ئەنجامی سووتانی ئەو سوتەمەنیەی کە بۆ ئەو زۆرە ئۆتۆمبیلانە بەکاردێ بە خۆمان دەزانین زۆری بنزینە
ئەو بنزینە بەکاردێتن لە بۆ ئیشپێکردنی ئۆتۆمبیلەی بەڵام پاشماوەی زۆر خراپی لە دوو دەبی ئەو گازە پیسە خەنکێنەرانە تەسیر لە ئادەمیزاد و ئینسان دەکا هەتاکو ڕوەک و ئاژەڵیش ئەگەر سەیریکەین بزانین تەماشاکەین ئەوە قیاسی چمان دەداتی CO2ەکەی سێزدەیە نۆرمالە تقریبان CO2ەکەی زۆر باشە با ئەوەش پەیوەستێ بە چی بە جۆری بنزین چەندەها جۆری بنزینی بە تەواوی بە جوانی لە بۆی بەکار بێتن ئەوە نسبەی غازەکان ڕێژەکەی دەگۆڕێت هەمانە ئامێری ئاگرکوژێنەوە فایر ئەکستێنگوشار ئامێری کوژانەوەی ئاگر دەبێ ئەمە چەند سیفاتەچی هەبێ یەک لەو سیفاتانە ئەو گێچەی تەواو بێ لەسەر سەوزەکە بێ دەبێ ئەو پیمە و ئەو قفلەی تەواو بێ لەگەر ئەو نۆزلەی لەگەر ئەکسپایرەکەی لەگەر نۆزل و ئەکسپایرەکەی لە کاتی بەکارهێنان یەکەم خاڵ دەبی نێزیکترین شوێن لای شوفێر لە شوفێر نێزیک بی ژێرەوەی کوشین بێتن چ لە تەنیشتەکانی بێ خوا نەخواستە ئەگەر هاتوو هەر ئۆتۆمبیلێک تووشی ئەو جۆرە کارە ساتەی بی تا وەکو شوفێر بتانی بە ئاساتری شێوە ئەوەی بەکاربیینی تەماشای ئەو ئامێرەی بکەن نوێ بۆمان هاتووە فێلیان لەگەر کردووە سەیریکان ئەوە ئەکسپایرێکی دی لە ژێرەوەیە ئەوە ئەکسپایرێکی دی فەرموو ئەکسپایر یەکی 2023 ئەکسپایرێکی دی لە ژێرەوەیە هەزە زۆر پێویستە بۆ سەلامەتی هاوڵاتیان داواکارم لە هەموو کەسێک پشکنینە بکە بۆ ئەوەی لە ڕێگاوبانەکان عاتڵ نەبن بۆ ئەوەی پایە دەرنەچێت بۆ ئەوەی سەلامەتی هەموو لایەک بپارێزن لە بەیانیەوە تا هاتی مێرە سعات 9 بەیانی هاتوومەتە ئێرە تا ئێستا سڕم بەرنەکەوتووە یعنی ئیزدیحامێکی زۆر هەیە ڕاستی حەز دەکەین کاتەکانی دەوام زیاد بکرێتن چونکە کاتەکانی دەوام بە ئەوەی من ینی کەمە سعات سێ تەواو دەبی کاتەکانی دەوام حەز دەکەین زیاد بکرێت چونکە ئیزدیحامێکی زۆر هەیە گەرماشە بەڕاستی ئەمن هاتیمە لە بەیانیەوە لێرە سیارەم ئیش دەکاتن تەبرید ئیش دەکاتن هەتا ئێستا نەشم زانیەوە ئیزدیحامە یعنی بنزینی کەم تێدا بوو ئێستا گلۆپی بنزینی پێیە لەوانەشە سیارەم بکوژێتەوە گەر بۆ نەوەی نەگاتە سڕێ سیارەکان هەمویان ئەلفراق مەتان و ئەمان هەیە بەس کێشەی هەیە لە زۆر کێشەی گەورایك هەیە لە جادەی هەمووی عێراق جادەکە مەتانە و ئەمانی تیای نییە ئێمە گەرەکمان جادەکە چاک بکەین تا مەتانە و ئەمانە بێ ئەم جادەیە ئێستا وەزنی زۆرە ئەو وەزنی کەمە ترێلە ڕابۆی سیارەی گشکە ڕابۆی زۆر سڕەکە دوور و درێژە و یعنی سیارێکی زۆر ڕاوەستایە یعنی ئیشەکە باشە هەزەکە دەبی بکرێ ئیشەکە زۆر باشە فەحسێکی خۆشە و باشە و مهمە و مفیدە بەس سڕەیەکی زۆر سیارێکی زۆر ڕاوەستایە لە بەرەو گەرمایە پرسیمان گوتیان ژمارەی غەیری کاتی دێ لێرە فەحس دەکا دێنە ژۆرێ ئەوانی ڕقم من عادی دێنە ژۆرێ لۆ فەحسەکەی هەزەی بەس هی کاتی لۆی نییە بچی لە فەحسێ ژمارەکانی دی گوتان کاتیە دەبی بچێ شوێنی تایبەتی خۆت کات مێرەتم ژا دەکەم ڕقەمی اعتیادی هی کاتینا هەمویان لێرە نەوانش فەحس خۆیان دەکەن یعنی ئەو کێشەیە وای کردیان ئیزدیحامێکی زۆر پێیابیتن بەس کاتی نییە لێرە ئەگەر تایبەت کرابە بە کاتی لەوانەیە ئاسانتر دەبێت إحصائيات عالمي أوية كأجر حسابي يمكن كصي صدى صي بنجا شوفيركيا صي بستوبينج ريجاوبانا صي بستوبينج أوتومبيلكيا بوما صي بستوبينج نسبتي كي كمنية كسببكي أوتومبيلكيا بوما لحمود دولي عالم قراري عنا وخصوصا لأوروبا كأم بشكلينا شتيكي زور مهمة ولسر أو أساسش حكومتي إيمش يعني لعراقة قانوني مرور هي
پشکنین فقرەیەکە لە قانونی مرور تەسبیت کراوە لە قانونەکە کە هەموو سیارەیەک مەفروزە پشکنین بکرێ ساڵانە تا بزانین حاڵەتی سیارەکە چۆنە چونکە نابێ سیارەی خراپ لەسەر جادە بەکار بێ چونکە ئەو سیارانە نەتیجەکەی ئەوەیە کە حەوادسە بێ حەوادسش دوای ئەوە زەحایا بێ. بەپێی ئاماری کۆمپانیەکانی پشکنینی ئۆتۆمبیل لە مانگی ئابی 2010 نزیکەی 28,000 ئۆتۆمبیل پشکنینیان ئەنجام داوە لە شارەکانی هەولێر، دهۆک، سۆران. پارێزگای هەولێر زیاتر لە 20,000 ئۆتۆمبیل پشکنینی بۆ کراوە. پارێزگای دهۆک نزیکەی 7,000 ئۆتۆمبیل پشکنینی بۆ کراوە. زۆری ڕێژەی پشکنین لە شاری هەولێر دەگەڕێتەوە بۆ زۆری لێپێچینەوە و سزا لەلایەن هاتوچۆی هەولێر بۆ کەمکردنەوەی ڕوودا و پابندکردنی شۆفێر بە مەرجی توند و تۆڵی ئۆتۆمبیل. سەرچاوە سەرەکیەکانی ڕووداوی هاتوچۆ، شۆفێر و ڕێگا و ئۆتۆمبیل. ئامار و هەڵسەنگاندنە نێودەوڵەتیەکان لەم بوارەدا ئەوە دەردەخەنکەوە لە 60 بۆ لە 80 مرۆڤ هۆکاری ڕووداوەکانە. لە 5 بۆ لە 15 ڕێگا هۆکاری ڕووداوەکانە. لە 20 بۆ لە 30 باری تەکنیکی ئۆتۆمبیلەکان هۆکاری ڕووداوەکانن. لە کۆتایی بەرنامەی ترافیک دوای بەدواداچوون بۆ گرنگی پشکنینی ئۆتۆمبیل و کێشە و گرفتەکان ئامانجمان لەو بەدواداچوونە بنیادنانی کۆمەلگایەکی تەندروست و سەلامەتە لە ڕووی هاتوچۆ و نهێشتنی ئەو جەنگەی سەرشەقامە کە بەردەوام هەڕەشە لەسەر گیان و سەلامەتی شۆفێر و پیادەڕەو دەکات. بۆ ئەوەی ژنگەیەکی تەندروست و سەلامەتی هاتوچۆ بەدەست بهێنین پێویستە پابند بین بە ڕێنمایی و یاساکانی هاتوچۆ بۆ ئەوەی نەبن بە قوربانی هۆکارەکانی گواستنەوە و هەوڵ بدەین سوود لەلایەنە باشەکانی وەربگرین و لە خراپ بەکارهێنانیان و کاریگەریە خراپەکانی بەدوور بین.